پێشبین دەکەم یعنی ڕیال مەدرید یاریەکە باتەوە بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاخود 2 گۆڵی بێ بەرامبەر. چەندە پێشبینیکردن لە یاریکردن کارێکی ئاسان نییە، بەڵام بە پێی بارودۆخی هەردوو تیپ وە هەز دەکەم ڕیال مەدرید ئەمڕۆ دەتوانێت نازناوەکە بباتەوە. هیچ لەگەمەی نازانم، ئەوەی دەزانم ڕیال دەیباتەوە 3-2 لۆ 3-2 لەبەرەوەی ڕیال تەبیعەتی وایە ئاخیرەکەی دەفع دەبیتن گۆڵی دەکە، حتمما یەکەم جار گۆڵی لێ دەکرێت، گۆڵک دەکا، گۆڵەچکەی لێ دەکرێت، ئەو دەستی گۆڵەکەی دیکە دەکاتەوە 3-2 دەیباتەوە لە بۆ خۆمان. جا من پێشبینیتان پێ ناڵم ئەنجامەکەتان پێ دەڵم، هەرچەندە لە قۆناغی 16 من پێشبینیم کردووە کە یعنی بروسیا دۆرتموند دەبێتە پاڵەوانی ئەم وەرزەی چامپیۆنس لیگ، بەڵام ڕیال مەدرید هیچ زەمانەتێکی نییە، بۆیە پێشبینی دەکەم یاریەکە بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی ڕیال مەدرید کۆتایی بێت و بۆ جاری 15ەم جامە دوو گوێزەکە باتەوە سانتیاگۆ بەرنابیۆ. ئەنجامەکە ڕوونە ڕیال دەیباتەوە 3-1. بەخۆی حەزم نییە پێشبینی بکەم لەبەرەوەی دەزانم عکس دەردەچی، بەس با دۆرتموند باتەوە 1-0. کاتژمێردەی ئەمشەو یاری کۆتایی چامپیۆنز لیگ لە نێوان هەردوو یانەی ریال مەدریدی ئیسپانیا و بۆروسیا دۆرتموندی ئەڵمانیا بەڕێوە دەچێت. یاریەکەش لە یاریگای وێبڵی لە لەندەن بەڕێوە دەچێت. ئێمە لە ژووری هەواڵی 964 پێشبینیەکانی خۆمانمان کتووە، بۆیە دەمێنێتەوە بۆ ئێوەی ئازیز لەژێر ئەم پۆستە پێشبینیەکانی خۆتان بنووسن و دەبنە خاوەن خەڵات.